إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونشكره ولا نكفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا وإمامنا وقائدنا محمدًا عبده ورسوله صلوات ربي وسلامه عليه. أوصيكم عباد الله وإياي بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. مسلمان بەڕێز و خۆشەویستەکان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕژێتە سەر هەموولایەکمان. بە پێی ڕاگەیاندراوێک کە کۆمەڵەی فەلەک ناسان ڕایان گەیاندیە ئیمشۆ کە سەعات 8:04 مانگگیران دەست پێ دەکات و سەعات 1:20 شەو مانگگیرانەکە کۆتایی پێدێت بە ئیزنی خوای گەورە. لە وڵاتە عەرەبیەکان و لە کوردستانی خۆشمان دەبیندرێت. ئەو مانگگرتنە 4 سەعات بەردەوام دەبێت و بە درێژترین مانگگیرانی سەدەی 21 دادەنرێت. خۆشەویستان، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام با بزانین چی فەرمووە دەربارەی مانگگیران و ڕۆژگیران. دەفەرمێ ئینە الشەمسە وەالقەمەرە ئایەتانی من ئایات الله. ئاگادار بن، ڕۆژ و مانگ دوو ئایەتن، دوو بەڵگەن، دوو نیشانەن لە سەردەسەڵات و لە سەرتوانایی خوای گەورە جەلە وعەلا. لا ينكسفان لموت أحد. ئاگادار بن، ڕۆژ و مانگ ناگیرێ بە مردنی هیچ کەسێک ولا لحياته و بە ژیانی هیچ کەسێک. فإذا رأيتموهما، هەر کاتێک بینیتان مانگ گیرا یان ڕۆژ گیرا، فادعوا وصلوا حتى ينجليا. ئەلەو کاتە دوعا بکەن لە خوای گەورە بپارێنەوە، نوێژ بکەن هەتا ڕۆژەکە یان مانگەکە دەبێتەوە. و لە ڕیوایەتی پێشەوا مسلمیش هاتیە دەفەرمێ ئایەتانی من ئایات الله یخەوف بهما عیبادە. مانگ و ڕۆژ دوو مەخلوقی خوان کە بەڵگەن لە سەردەسەڵات و توانایی خوای گەورە جەلە وعەلا. کاتێک ئەو دوو دەگیرێن وەکو ئاگادارکردنەوەیە کە لە خوای گەورە کە عەبد و بەندەکانی خۆی پێدەترسێنی. جا ئەوەی کە فەرمووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ڕەدێک وابوو، وەکو فەرمانێکیش لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو ڕۆژەی ئیبراهیمی کوڕی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەفات دەکا، ئەلەو ڕۆژە ڕۆژ دەگیرێ. خەڵکی گوتیان ڕۆژ ناگیرێ ئیلا لەبەر مردنی ئیبراهیمی کوڕی پێغەمبەر نەبی عەلەیهی سەڵات وەسەلام. جا پێغەمبەری خوای وەکو ڕەدێک بیان داتەوە ڕۆژگیران و مانگگیران عیلاقەی بە ژیان و مردنی هیچ کەسێک وە نییە با ئەو کەسە کوڕی پێغەمبەریش بی عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵکو ئەوە دوو ئایەتی گەورەی خوای گەورەیە جەلە وعەلا کە خوای گەورە ئەوەمان نیشان دەداتن تاکو بترسین، تاکو بپارڕینەوە، تاکو بەرەو خوای ڕەب العالەمین بین جەلە وعەلا. جا کەواتە حکمت لە مانگگیران و ڕۆژگیران چیە بەڕێزان؟ یەکەم، وەکو پێغەمبەر فەرمووی خوا دەیە بە گیرانی مانگ و ڕۆژ عەبدەکانی بترسێنی. وخوای گەورەش دەفەرمێ جەلە وعەلا وەما نورسل بالآیات إلا تەخویفا. ئێمە ئاەتەکانی خۆمانیان لۆ نانێرین یان نیشانیان نادەین ئیلا مەبەستمان پێیان ئەوەی بیان ترسێنین. چۆن خوای گەورە جەلە وعەلا بە زیلزار بە بوومەلەرزە خەڵکی دەلەرزێنی و خەڵکی دەترسێنی.
یان بە بای توند کاتێک هەڵدەکە یان بە بورکان یان جاروێ بە هیچکە ساڵی ئەوها خوای گەورە بە مانگگیران و بە ڕۆژگیرانیش عەبدەکانی دەترسێنی بە تایبەتی ئەوانەی کە خۆیان پێ زۆرە ئەوانەی کە خۆیان پێدەسەڵاتدارە و خۆیان پێ گەورەیە کە پێ خۆیان پێ هەموو شتێکە پێیان وایە دەتوانن هەموو شتێک بکەن ئامر و ناهی مطلق ئەوانن زیاتر خوای گەورە ئەوانە دەترسێنی و پێیان دەڵێ خوایەک بتوانی جەل وعەلا ئەو ڕۆژەی کە ملیۆنێک و 200,000 جار لەو زەویە گەورەترە ئەو ماگەی کە شتێک لەو زەویە بچووکترە بیتوانی بگری ئێوە چنە واتە خوای گەورە دەتوانی ئێوەش بگری وەکو چۆن ئەو تاغوت و منوڕانەی پێشتر بە فیرعەون ئاسا و قارون ئاسا ئەوانەی سەردەمی ئێستاش خوای گەورە جەل وعەلا ئەوانی گرت سوچی کردن ڕیسوای کردن دەتوانی ئێوەش بگری و سوک و ڕیسوا بکە ئەگەر ئێوەش درێژە پێدەری ڕێگای ئەو ملهوڕانەی پێشە خۆتا من خوا پەناماندا وە خوای گەورە خەڵکیش دەترسێنی خوای گەورە دەتوانی ئێوەش بگری ئەی خەڵک چۆن قەومی فیرعەونی گرت چۆن قەومی عاد و ثەمودی گرت کاتێک تەمەڕودیان کرد کاتێک لە خوا و لە پێغەمبەرانی خوای گەورە جەل وعەلا هەرگەڕانەوە واتە خوای گەورە ئەلێرە دەسەڵاتی خۆی نیشانی ئێمە دەدەوە پاشان خوای گەورە پێمان بڵێ ئەو معتیە ئەو مانیعە ئەو نیعمەتەکان دەتوانی ببەخشی و هەر ئەویش دەتانی نیعمەتەکان بگرتەوە ڕۆژمان کە دوو نیعمەتی زۆر زۆر گەورەنە کە ژیانی دنیا لەسەر مانگ و ڕۆژیش بەندە وەکو لە زۆر زۆر شتیش بەندە خوای گەورە دەتوانی ڕۆژی ڕووناک تاریک بکە و دەتوانی ڕۆناچیش لە مانگەکە بستێنتەوە وەکو دەتوانی تەواوی نیعمەتەکانتان لێ بگرتەوە کەواتە بۆ لای خوای گەورە وەرن بگەڕێنەوە سپاسی خوای گەورە بکەن سفلە نەبن بێدینی مەکەن دوور لە خوای مەکەن تاوان مەکەن خراپەکاری مەکەن عەبداتی و کۆیلاتی و نۆکەراتی ئەو مەکەن ببنە عەبدی خوای گەورە جەل وعەلا خوای گەورە دەیە ئەوەشمان بەبیر بینتەوە و خۆشەویستیشمان دەفەرمێ ئیذا ڕەئەیتم ذالکە هەر کاتێک ئەوەتان بینی فەصەلوا نوێژ بکەن وەدعوا دوعای بکەن وەکەبیڕوا خوای بە گەورە بگرن وتصدقوا خير وخيرات بكن ولا روايات اشكش فافزعوا الى الصلاه نيوج بكن شون مانغو روش دجيده برزان بنسبه جيراني روش كاتك روددا كمانغ دكويت نيوان روجو نيوان زوي مانجش او كاتا دجيده كاتك كزوي دكويت نيوان روجو نيوان مانغ واويك سنه لكاتي روج جيران ومانغ جيران بكينتيا بتايبتي او شو کەمانگ دەجرێت چ بکەین یەکەم شت پێغەمبەری خوای داوامان لێ دەکات نوێژ بکەین فەفزەعوا إلى الصلاة وەرنە مزگەوت لە مزگەوت ئامادە بن خۆتان دەخیلی ماری خوای گەورە بکەن جەل وعەلا و لە ڕێگای نوێژ ئەو کێشە گەورەیە گەردونیە چارەسەر بکەن فەصەلوا ئەوە بەس بە خوای دەکرێ و لە دەسەڵاتی خۆیان کە بیگری و ئەویش بەری بدە إلا بخواي دكري بشنو بياوتن بچوكو گەورەتان ئامادە بن لە مزگەوت ناگێ مزگەوت لە ماڵی خۆت لە هەر شوێن و جێگایەکی کە ئەو حاڵەتت بینی ڕوویدا فەفزەعوا إلى الصلاة وەرە ئیتیصال بە خوای گەورە بکە و پەیمانی بەنداتی خۆت لەگەر خوای نوێ بکەوە و وەرە ڕەبت و عیلاقەت لەگەر خوای گەورە لە ڕێگای نوێش دروست بکە إذا رأيتم ذلك فصلوا پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه و سلم هەر کاتێک ئەوەتان بینی لە هەر شوێنێک بوون فصلوا نوێژ بکەن بە تایبەتی لە مزگەوت نوێژ بکەن ئەمە ئەو نوێژەش دەکەین ئەو شو ئینشاء الله وەکو سنەتی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دیارە کاتی نوێژەکەش بەڕێزان لە سەرەتای دەست پێکردنی مانگ جیرانەکە دەست پێ دەکا و هەتا بەربوونەکەی دووەم شت ئینسان تەوبە بکە بەڕێزان تەوبە بکە بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە ئەوەی کە خراپە ئەوەی کە دوور لە خوایە و ئەوانەی کە چاکیشین تەوبەکانمان وێکەینەوە وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون بۆ ئەوەی تووشی سەرفرازی و کامەرانی تەواو بێن ئیماندارن هەرهەمووتان بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە جەل وعەلا واتە خوای گەورە دەیوێ بگەڕێنەوە بۆ لای ئەو بۆیە ئەوەشمان نیشان دەدا بگەڕێنەوە ففروا إلى الله ففروا إلى الله
ورن بەرەو خوا ورن واز لە بەشەرەکان بینن کە سەر و چاوەی هەموو نەهامەتیەکانن واز لە کافر و بێدینەکان بینن کە سەر و چاوەی هەموو خراپیەکانن واز لە خەڵکی بێدین و دوور لە خوا و ئەڵقە لە گوێ ئەولا بینن بەرەو خوا ورن بە تەوبەکردن و بەگەڕانەوە بۆ لای خوای گەورە ئەوجە تووشی سەرفرازی دێن خوای گەورە داوا لە تەواوی خەڵکی دنیا و بە تایبەتی خەڵکی موسڵمانان و کوردستانیش دەکات تەوبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە جەل وعەلا فیرار بکەین هەر بین بەرەو خوای گەورە بین جەل وعەلا عیلاقە و پەیوەندیمان لەگەر ئەو خەڵک و لایەن و کەسانە ببسڕێنین کە هۆگاری هەموو سەر و چاوی هەموو بێدین و خراپەکاریەکەن بەرەو تەوبە و بەرەو خوای گەورە ورن گەورە ئین الله یحب التەوابین خوای گەورە تەوبەکارانی خۆی خۆش دەبێ ئەگەر تەوبەت کرد دەبێ خۆشەویستی خوا لە گوناحەکانت خۆش دەبی خراپەکان بۆ دەکاتە چاکە وەزع و گوزەرانیشت خوای گەورە چاک دەکا والدعاء زۆر دوعای بکە زۆر بپاڕێەوە زۆر بکوڕیزێەوە لە بەردەستی خوای رب العالمین کە خۆشەویستمان دەفەرمێت صلی الله علیه وسلم إذا رأيتموهما فادعوا هەر کاتێک دەبین مانگ دەگیرێ و ڕۆژ دەگیرێ فادعوا زۆر دوعا بکەن زۆر لە خوای گەورە بپاڕێنەوە چه دوعا عیبادەتە بەڕێزان الدعاء هو العبادة ئەو عیبادەتەی کە زۆر بەمان وازمان لێ هینایە ئەو عیبادەتەی کە زۆرمان نایکەن بشیکەین حەقی نادەین ادعوا الله وأنتم موقنون بالإجابة بە شێوەیەک لە خوای داوا بکەن بزان خوا سەمیع و دەتان بیستی مجیبە وەڵامتان دەداتەوە مغیثی شەو لە هاوارتان دێ وأنتم موقنون بالإجابة یەقینتان وابی خوا جوابتان دەداتەوە بەیەقینەوە لە خوای گەورە داوا بکەن بەیەقینەوە لە خوای گەورە بپاڕێنەوە خوای گەورە بەدەم بانگەوازەکەتان دێ سێم زۆر سەدەقەکردن بەڕێزان زۆر خێر و خێراتکردن فإذا رأيتم ذلك تصدقوا هەر کاتێک ئەوەتان بینی زۆر خێر و خێرات بکەن خەڵکی هەژار خەڵکی نەدار خەڵکی کەم دەرامەت خەڵکی نەخۆش خەڵکی بێدەرمان خەڵکی گرفتار خەڵکی بێچارە خەڵکانێکی زۆرمان هەیە لە وڵاتێک دەژین سەرزەوی و ژێرزەوی هەمووی نیعمەتی خۆیان و لێ بێبەش بووینە بەدەست چەند کەسانێکی هیچ و کەمەوەیە زۆرینەی خەڵکی لێ مەحروم بۆ بێبەش بووە هەرچی کافر و بێدین و دوور لە خوا و زیناکەر و عەرەخۆر هەیە پێیوە خەنی بۆ و خەڵکە موسڵمانەکە لێ بێبەش بووە سەدەقەی بکەن خێر و خێرات بکەن دری هەژار و نەداران خۆش بکەن ئەو عالەمە هەمووی مرد لەو گەرمایی هەموو سوتا لەو بێئاوێ هاواری لێبرن بوو نە دەرمانی دەرمانە نە ژیانی ژیانە تەسەدەقوا زۆر خێر و خێرات بکەن بە تایبەتی ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەوانەی قوتی ئەو ملەتیان لە بەردەستە لە خوای بترسێن لە خوای بدرسێن حەق و مافی ئەو خەڵکەی بجێڕنەوە ئەو خەڵکە لە برسان مرد ئەو خەڵکە لە بێدەرمانیان فەوتا ئەو خەڵکە تووشی وەزعێکی زۆر ناڕێک و خراپ بووە ڕۆژ بە ڕۆژ ترسەکان لەسەر ئەو خەڵکەی زیاد دەبی و نازانی چارە نووسی بەرەو چێ دەچی بەستە تەلاعوبکردن بە دین و بە دنیای خەڵکی بە سەدەقەکردن و ئەوانەی کە دەورەمەندن و دەستڕۆیشتین حتا ئەوانەی کە وەزعیشمان باش دەتوانین پێکەوە ببینێ گروپ و دەستگرۆی خەڵکی فەقیر و هەژار بگرین لەبەرەوەی سەدەقەکە سەدەقەت تەدفع البەلا ئەو بەڵایی کە ڕووی لە وڵاتی ئێمە کردیە ڕووی لە دنیای ئێمە کردیە خوای گەورە بێک لەو هۆکارانی کە هەری دەگری سەدەقەکردنە بە خێر و خێراتکردنە بە خۆشکردنی دڵی فەقیر و هەژارەکانە بۆی خوای گەورە ئەو بەڵاو موسیبەتەمان لەسەر دەفع دەکا و لەو بەڵاو موسیبەتەی هەموومان ڕزگارمان دەبی بە دەسەڵاتدار و بێدەسەڵات بە دەوڵەمەند و بە فەقیر بە هەموو چین و لایەکی زۆر سەدەقە و خێر و خێرات بکەین سەدەقە جارێ بە قسەی خۆش دەبی قسەی خۆش وەرە قسەی خۆشیشمان لۆ ناکەن ئەوەندە ئینسانی کەم و کورد لە ئیعلامەگە ڕاگەاندێک یەک قسەی خۆشیش نابیستی دڵی ئەو خەڵکەی خۆش بکە قسەی خۆش ڕۆژی خۆش نابینی هەمووی گرش تەپ و تۆزاوی مچ و مۆر خوای گەورە پەناماندە بە سەدەقەکردن چارەم بە تەکبیر لێدان بە الله ئەکبەر کردن فإذا رأيتم ذلك كبروا زۆر برێن الله أكبر الله أكبر خوای بە گەورە بی گەورەی خوای نابینی
دەسەڵاتی خوای نابینی کە خوای گەورە بە دەسەڵاتی خۆی چۆن تەسەڕوفات لە کەون و کائیناتی خۆی دەکا، چۆن گۆڕانکاریەکان خوای گەورە لە دنیا ڕوو پێ دەدا. مانجێکە ڕۆژێکە بەو هەموو گەورەی و زەبەلەعی خۆی خوا دەیگری. سبحان الله، ئەدیەوە گەورەی خوای نییە. کەبیڕوا کەئەنەمە لەبەر چاوتە خوا دەیگری وەری دەدا. بۆیە زۆر تەکبیر لێ بدەن، زۆر برێن الله ئەکبەر وەڕەبەکە فەکەبیر. بەس خوای بە گەورە بگرن، بێجگە لە خوای گەورە ئەویتر هەمووی بە هیچ و کەم و بچووک و لاواز بگرن. هەتا ئەو خەڵکە خوای بە گەورە نەگری گەورە نابی، بەڵام هەتا بچووکەکان بە گەورە بگری خۆی بچووکتر دەبی. پێنجەمیان ئەلعیتق، گەردەن یەکتر ئازی کات خۆی عەبتە بۆ بەڕێزان کۆیلە هەبوو، کۆیلیان ئازاد دەکێتە تا خوای گەورەش جەل وعەلا ئەوان ئازاد کە ئەوڕۆ دەکرێت ئێمە گەردەنی یەکتر ئازاد بکەین، موسافەحە و معانەقە یەکتر بکەین، باوەش بێکتر بگەین، شەیتان و شەیتانەکان لە نێومان دەربکەین. كونوا عباد الله إخوانا ببني عبده ببني براي يقدر داد أسماء فرمي لقد أمر النبي صلى الله عليه وسلم بالعتاقة في كسوف الشمس لكاتي روجلان پیغمبر خوای فرمي زور عبدان آزاد بكن بآزاد كني تيرك دبي لماركت بآزاد كني قردني مسلمانك دبي بآزاد كني كسيشي بند كراوي بنا حق دبي بويد الثاني إنسان براستي خوي آزاد بك بوي خوش بيستان ئەوە نیشانەیەکە و خوای گەورە جەل وعەلا نیشانمان دەو لە بۆ ئێمە بگەڕێینەوە، تەوبە بکەین. بەڵام بەداخەوە خەڵک لە جیاتی بگەڕێتەوە بەرەو خوای بێ زیاتر لە خوای گەورە دوور دەکەوێتەوە. لە جیاتی خەڵک کە ئەوەی دەبینی ئیمانی زیادی بەرەو کوفر دێ، بەرەو ڕدە دێ، بەرەو هەرگەڕانەوە دێ. خوا پەناماندا زیاتر ئیعلانی حەربی بەسەر خوا و بەسەر پێغەمبەری خوا و بەسەر دینی خوا و بەسەر پەیامی خوا و بەسەر ماڵی خوای گەورە دەکات جەل وعەلا. هەر ڕووداوەک ڕوودەدا بەڕێزان یەکەو سەر یەقەی ئیسلام دەگرن، یەقەی مزگەوت دەگرن، یەکەی قورئان دەگرن، ئەو جەوە بە زۆرزانی بی یان بەنازی کە بەڕاستی ئەوە شتێکی زۆر خەتەرە. ئەمن داوا دەکەم لە دەسەڵاتداران ئەگەر هەر بە مەسئولیەتی سەرشان دەکەن دەست و دەوی ئەو ناکەسە کەمە ناو مەسئولانە بگرن کە دەیانوێت شەریعەتی گەورە کە مسلمانە، کە مەلایە، کە مزگەوتە، کە قورئانخوینە، کە فەقێیە لەو خەڵکی دابڕێن. زۆر خەتەرە ئەوە بەڕاستی. هەتوو هەر شتێک دەبی ڕوودا لە کاتێکدا کە ئیسلام دینی سەلامە، دینی سەلامەتیە، دینی جوانیەکانە، دینی ئاشتیە، دینی پێکەوە ژیانە. لە هەر شوێنێک ئیسلام هەبی سەلام هەیە، مزگەوت هەبی ئاوەدانی و برایەتی و تەبایی و خێر و خۆشی و جەژنە پیرۆزانە و ئاشتاوی باوەش بێکردن هەیە. هەتوو هەر شتێک دەبی لە کاتێکدا کە ئەو ئیسلامە نازدارە شەعیرەکانی بەخۆی شوێن کەوتەکانی پێیام هەڵگرەکانی هەمووی بووینە قوربانی دەستی ئەو توند و دیژەی کە ئێستا لە ئارادا و کە سەر و چاوەکەی هەمووی ئەمریکا دروستی کردیە. هەتا ئەمریکا نەهاتە منتەقەی تەحالف، نەهاتە منتەقەی ئەو فکرە توندڕەوێ لە ناو ئێمە نەبوو. ئەوان هۆکار بهینیان ئێرە و تاک و شەرعیەت بەمانەوەی خۆیان بدەن بەداخەوە ڕۆ بە زەوی ئێمە و بە نانی ئێمە و بە خەڵکی ئێمە و بە دەهاتی ئێمە تێکمان بەردەدەن، بێکدرمان بە کوشتن دەدەن، دینیشمان دەبەن، دنیاشمان لێ تێکەدەن. دەبی خەڵک ئینسان چاوی کراوە بی. ئەم باز لە ڕووداوەکان ناکەم چۆ ئیشی من نییە کە ڕووداوەک ڕوودەدا دێتە پێشەوە ئەوە خۆی لە خۆی دەستەچی استیخباراتی لە پشتە ئەوجە دووەلیە ئیقلیمیە ناوخۆییە دروست دەکرێت و لە پار ئەو شتە جانێت کۆمەڵە شتێک بپێکن، وەزیەتی خەڵک تێک بدەن، جێرەشێنی پێیا بکەن، ئەمنیەتی خەڵکی تێک بدەن. لە پار ئەوەش بێن لە ئیسلامدا. تەمەن ئەوە بەرنامەی دوور و درێژ ئەو کەناڵانەی کە نامەسئولن کە قسە لەسەر مزگەوت و ئیسلام دەکەن تەنها ئەوەی گەورە دەکەن کە ئیسلام و قورئان و مزگەوت بەرپرسە لەو هەموو قەیران و ناڕەحەتیات و دەستەر ئەو ملەتەی دێنەوە نیشانەی خەڵکی بدەن. خەڵکی لە خواترسی خواپەرستی بترسێنن، بەڵام خەڵک بەرەو نادی و کافتریا و بەرەو نازەم حاشیشە و بەرەو چ بڕوا قەیدی نییە. ئەوە شتێکی زۆر زۆر ترسناک و خەتەرە کە ئەوە دەکرێت بەڕاستی. ئەوە بەرنامەکە لە مێژە دەستیان پێکردی لە ڕەمەزانە نەتان بیست چۆن قسەیان لەسەر خوا و پێغەمبەر و قورئان و بەرنامەی شوبهات و ئەو شتانەیان دروست دەکرد. ئەوەش بەشێکە لەو سلسیلە تەمسیلەی کە دەستیان پێکردیە کە دان لێراندا ئیسلامی ناشری بکەون لە ئیسلام دەن لە کاتێکدا کە ئیسلام لە غێری ئیسلامی شتێکی لە بۆ ئێمە نەبووە. دەرێن مەلا توندڕەوە، مەلا سەر و چاوەی شۆڕژێڕاتی و مەرداتی بوو، مەلا خەڵکی فێرە شۆڕژێڕی کرد. ئەگە برەی مەلا توندڕەوە کەواتە شۆڕژی کوردیش سەر و چاوەکەی لە توندڕەوی گرتیە. مزگەوت بەردی دانانی کورداتی و مەرداتی بووە. تۆ ئەگەر مزگەوت بۆ بشو بهێنی
چەند کەسێکی نامەسئول گشتی دەکا برێ وەڵا سەر و چاوی ڕابە یعنی سەر و چاوی دروستبوونی ئەو هەرێمە ئێمەشی ڕا بۆ کوێ بەردی بناغی کورداتی و مەرداتی لە ناو مزگەوت دادرا بە فتوای ئیسلام خەڵک هەستا سەپێکم دژی زوڵم و ستەم ڕاوەستا و بەرگری لە شۆڕش کرد ئەوە پاداشتی مامۆستا و مزگەوت و خەڵکی مزگەوتە ئەتوو بۆی کە برێ توندرەوە تەمە کە دەرێت توندرە و زۆر خەتەرە یعنی دعبا یعنی دڕندە یعنی ئازام چ خوا پەناماندە ئەوە زۆر خەتە لە کاتێ بەخۆی سەر و چاوی ئیرهابە و سەر و چاوی ترسناچیە ئەو کەسە ئیرهابە کە دەرماینی شیمیایی بەگەروی منداری مسلمانان دەکا و منداری مسلمان دەکوژی ئەوەی دەرزی ژەهراوی لە چاوی خەڵکی دەکا ئەوەی وە دەکە منداڵەکانی ئەو وڵاتە هەر بێن لە دەریای ئێجە ببنە خۆراشی ماسی حوتەکان ئەوەی بێدەرمان دەبی ئەوەی بێپارە دەبی ئەوەی بێموچە دەبی ئەوانەی کە دەست ناو دەستی گروپە تووڕەوەکان دەنێن و معامەلەیان لەگەر دەکەن نەفتیان لێ دەکردن و سیاران پێ دەدەن ئەوڕۆ خەڵک دنیای مشاهدەیە و خەڵک شت دەخیتەوە جای بەسەری نەخواردیە ئەوڕۆ بە ئاسانی فێر لە خەڵکی ناکرێ بۆیە پڕمەدەنە خوا و دینی خوا و پەیامی خوای گەورە جەل وەعەلا زۆر خەتەرە کەسێک شتێک دەکا ئەو مەحکەمە هەیە لێپێچنەوە لێپشتنەوە بە پێش بڕیارەکانی دادگا مەکەون هەتوو هەر شتێک دەکرێ یەکەو سەر ئیسلام تاجی سارەی دەتەختەوە وەڵاوە ئیسلام ئەوە لە چێندەری دنیا جێ دەبێتەوە لە خەڵکی خۆمان سەلامەتر هەیە لەو کوردستانی زیاتر لە 5,000 مزگەوت هەیە زیاتر لەوانێت 10,000 ئیمام هەبی ئەو هەموو خەڵکی دێتە مزگەوت و جومعە و خوتبەی دەکا ئەگەر پەیامی مزگەوت پەیامی تونند و دیژی بایە ئەوانە زیان دەبۆ لێرانە وانییە بەڵکو ئەو پەڕی پێکەوەژیان ناو ئێمە هەمووی بەروبوومی ئیسلام و پەیامی مزگەوت و مزگەوت فێرمان دەکاتن یەکێک لە سپاسنامەکانی CIA ئەمریکی کە ئەعلانی کرد توی ئەوەی ئەمنیەتی کوردستانی پاراستیە بە دەرەجە یەک مزگەوتەکانن و پاشان ئیمام و خەتیبەکانن ئەوەی اعترافی CIA ئەمریکیە کە وەکو دەستخۆشێک لە بۆ مزگەوت و لە بۆ مامۆستانی مزگەوتی نارد ئەوان پەیامی پێکەوەژیان و پەیامی ئاشتیان پێ و کە لێ ناگەڕێن ئاشتەوای لە هیچ شوێنێک تێک بچی ئەوڕۆ دێن خەڵکانێکی نامەسئولەوە مەداوا دەکەم لە دەستەڵاتداران و خەڵکی پەیوەندیدار دەست و دەوی ئەو خەڵکە نامەسئولە بگرن ئەگەنا ئەو قسەی دەکەن ئەوان دەزانن چ دەرێن بەڵام لەوانەیە خەڵکەکی نەزانی چ برێ ئەتوو مزگەوت و ڕابردووی من و داهاتووی من و هەمووکیان و ژیانم بۆستیەوە بەوەی شتێکی زۆر خەتەرە وەخوای گەورەش جەل وەعەلا قبولی ناکە بەڕاستی قبولی ناکە بەڵکو ئەو کەسانی کە سەر و چاوەی ئیرهابن ئەوانەی کە ئیرهابیان هینا ناو وڵاتی ئێمە ئەوانەی کە مێشتی گەنجەکان تێکەدەن ئەوانەی بە شێوەیەکی خراپە گەنجەکان هان دەدەن کۆمەڵە کەسێکی بێدینی هینە و دێنێ تەلەڤیزۆن 24 ساعت قسەی بە خوار و بە پێغەمبەر برێن ئەوجە لە پاشان خەڵکێکیش هاندەن و شتێک بکەن ئەوانە محاسبە بکەن ئەگەنا خەڵکیمە دوورە لەو وەسە ناڕێک و پێکەل ناو هەزاران مسلمان چەند کەسێک شتێک دەکات و هەموو ئیسلام و هەموو خەڵکو و ئەوەی کامێرەی شاژەکانیش بەس لەسەر مزگەوت و لەسەر ئەو شتانە بی جا بۆیە ئومێد دەکەم ئینشاءالله یعنی ئەو مانگجینانە ببێتە پەیامە کە بە خۆدا بچینەوە نوێژ بکەین تۆبە بکەین بگەڕێنەوە و پاشان بەفیتی ئەولا وەزعی خۆمان تێک نەدەین برایەتی خۆمان تێک نەدەین دەوروبەرمان هەموو دوژمنە خەڵکانش دەن ناوە خۆشمان دوژمنداریمان لۆ دروستکەن و بێکدرمان خەریک بکەن و خەڵکیش تەماشامان بکەن و پارەمان پێوەگرن مەجاری ئەو کەسە خۆفرۆشانە ندەین بە هیچ شێوەیەک کە دەم بکەنە دینمان دنیامانیان عیلاقە و پەیوەندی نێوان خەڵکی مسلمانانی کوردستان لەخوای گەورە داواکانم بە ناوە جوانەکانی و بە سیفەتە بەرزەکانی و بە ئیسمی عەظەمی دەرمیا ڕەبی خوا بە خۆت منتەقیمی خوا تۆڵە لە هەموو ئەو کەسانە وەرگرەوە کە بێڕێزی و سوکاتی بەرامبەر بە دینەکەت دەکەن بەرامبەر بە مزگەوتەکەت دەکەن یا ڕەبی خوددا ئەو کەسانێک کە دەبنە هۆکاری ئەوەی کە فکرەی توندڕەوی و جێرە شوێنی بینە ناو شارە وڵاتی ئێمە ئەوانەی کە ئاسانکاری بۆ دەکەن ئەوانەی کە دەستیان لە پشت دەدەن ئەوانەی کە تەمیلیان لە بۆ دەکەن یا ڕەب العالەمین یا ربی خواه شار وڵاتی ئێمە و تەواوی وڵاتی مسلمانان محفوظ بکە یا رب العالمین یا ربی خواه چۆن لەو ماڵە ڕێک و پێکە کۆت کردینەتەوە لە باشەکەی خۆت کە فیردەوس العالیەوە کۆمان کەیەوە آمین آمین والحمد لله رب العالمين